ئەنتۆنی بلینکنی وەزیری دەرەوەی ئەمریکا هۆکارەکانی خۆی بۆ سەردانیکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا خستە ڕوو. تەنانەت لەم دەمەی ئەمریکا سەرنجی لەسەر داگیرکردنی رووسیایە بۆ ئوکرانیا. ئەمە بەشێکە لە جیهان کە ئەمریکا بەرژەوەندی گرنگ و هەندێک لە نزیکترین هاوڕێکانمانی هەیە. ئەمریکا بەردەوام دەبێت لەوە بەرهێنان لە ناوچەکەدا بەهێزکردنی ئەو پەیوەندیانەی کە گرنگن بۆ سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا و بەرەو پێشچوون لەسەر بەرەنگاریە بەردەوامەکان و فراوانکردنی دەرفەتەکان بۆ گەلەکەمان و هاوکات سەرنجمان لەسەر کۆتایی پێهێنان بە شەڕی شەڕانگێزی کرێملین دەمێنێتەوە. بلینکن سەردانی مەغربیشی کرد لە ڕۆژی سێشەممەدا کە لەوێ هەروەها لەگەڵ شازادەی ئەبوزەبی کۆبەوە. پۆسپۆرێک بەدەنی ئەمریکای ڕاگەیان کە بە تایبەتی هەرمی باکووری ئەفریقا شکستهێنانی ئابووری بەهۆی داگیرکاری رووسیاوە کاری تێدەکات. پێم وایە بەشێکی لەبەر ئەوەی باکووری ئەفریقا ئەو شوێنە دەبێت کە لە ئێستادا هەست بە فشارێکی زۆر دەکات لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتیەوە بەهۆی هەندێک لە بەرزبوونەوەی نرخی خۆراک و وزە و ئەگەر بیرمان بێتەوە تۆزێک زیاتر لە 10 ساڵ لەمەوە پێش بوو کە ڕاپەڕینی جەماوەری هەبوو بوو هۆی شۆڕش و نەئارامی کە لە بەشێکیدا پەیوەست بوون بە بەرزبوونەوەی نرخی کاڵاکان لەو کاتەدا کەواتە پێم وایە ئەمە کەمێک لە ڕێگری دیبلۆماتیە لە هەوڵێکدا بۆ هەماهەنگی و بەدیکردنی ئەوەی ئەگەر ئێمە بتوانین هەندێک پشتگیری پێشکەش بکەین. لە یەکەم ڕاوەستانیدا لە ئیسرائیل بلینکن هەوڵیدا هاوپەیمانان لە ناوچەکە دڵنیا بکاتەوە کە ئەمریکا پابەندە بەوەی ڕێگە بە ئێران نەدات چەکی ناوکی بەدەستبێنێت. ئەمریکا پێی وایە گەڕانەوە بۆ جێبەجێکردنی تەواوی پلانی گشتگیری کاری هاوبەشی باشترین ڕێگایە بۆ گەڕانەوەی بەرنامە ناوچەکەی ئێران لەو چوارچێوەیە کە تێیدا بوو بەڵام لێی دەرباز بووە لەو کاتەوەی ئەمریکا لەو ڕێکەوتنە کشایەوە. بەڕێوەبەرایەتی بایدن کار دەکات بۆ بژاندنەوەی ڕێکەوتنی ناوکی ساڵی 2015 ئێران کە بربەستی لەسەر بەرنامە ناوکیەکەی تاراندانە لە بەرامبەر خۆشبوون لە سزاکان. سەرۆکی پێشوو ترامپ لە ساڵی 2018دا ئەمریکای لە ڕێکەوتنەکە کشاندەوە. شارەزایان دەڵێن یەکێک لە کێشە چارەسەر نەکراوەکانی کەماوەتەوە ئەوەیە کە ئێران دەیەوێت سوپای پاسدارانی ئێران لە لیستی ڕێکخراوە تیرۆریستە بیانیەکانی ئەمریکا لا بدرێت. ئیسرائیل و زۆربەی یاسادانەرانی کۆماری دژی هەنگاوێکی لەو شێوەن وەک شارەزایەک ڕوونی دەکاتەوە. بە لە بەرچاوگرتنی بەڕێوەبەرایەتی بایدن کە دەڵێت ئەمە تەنها ڕێکەوتنێکی ناوکیە ئەوە سنووردارکردن نییە بۆ دەستگای تیرۆریزمی ئێران موشکی بالستیکی موشکی کروز توانایی فڕۆکەی بێفڕۆکەوان یان باقی توانە لەشکرەکان و هەڕەشەکانی تر بۆ هاوبەشانی ئەمریکا یا بۆ ئاسایشی ئەمریکا لە هەرێمەکەدا بەڵام بەداخەوە وا دیارە کە ئەو ئاراستەیە بێت ئەو ئاراستە هەڵپەسێردراوەی کە بەڕێوەبەرایەتەکەی گرتوێتیە بەر. ئێران دەڵێت ڕێکەوتنێک بۆ بژاندنەوەی سەودای ناوکی نزیکە بەڵام بەرپرسانی ئەمریکا وریاتر بوون دەڵێن کێشەی ئالۆز هێشتا ماونەتەوە.